لا تۆر یەکەمی بەندەش کوردستاندا ئێمە باس لە پیشەی پەرستیاری دەکەین، باس لە تێڕوانینی کۆمەڵگا دەکەین بۆ پەرستیاران تا ئێستا چۆن توانیویانە تا چەندێک کەلێنی ناوەندە تەندروستیەکان پڕ بکەنەوە کاتێک ئێمە دەچینە نەخۆشخانەکان دەچین نۆرینگەکان بێگومان ڕێژێکی زۆر پەرستیار دەبینین کە هاوشانی پزیشکەکان ماندوو دەبن خزمەتی نەخۆشەکان دەکەن ئێمە بەگشتی باس لەم پیشەیە دەکەین و هەروەها باس لە تێڕوانینی خەڵکی باس لە کۆلێژی پەرستیاری دەکەین لەگەڵەوەدا کتێبێک ئامادەیە کە بەشێک لە خوێندکارانی بەشی پەرستیاری و مامۆستاکەیان ئامادەیان کردووە لە کۆتایی گفتوگۆکەماندا بێگومان سەرنجداخێنە سەرم کتێبە و گرنگیە بوونی ئەم کتێبە و هەروەها هاوشێوەکانی بۆی ئێمەمانانیش بە هەمان شێوە ئاشنابین بە پیشەیە گفتوگوێن بابەتە لەگەڵ دکتۆری یوسرا رازیانی مامۆستایی بەشی پەرستیاری دەکەم لەگەڵ خاتوگلێنە ئازاد خوێندکاری بەشی پەرستیاری هەردووکتان بەخێر بێن. سپاس بۆی لەگەڵمان ئامادەن. دکتۆر گیان لە تۆ دەست پێکەم با بزانین مامۆستایەکی بەشی پەرستیاری چۆن باس لە پیرۆزی و هەروەها گرنگی پیشەی پەرستیاری دەکات. بەیانیتان باش بە زۆر سپاسی پرۆگرامەکەتانەکەم کەم هەڵاتان بە ئێمەدا. وەڵا مامۆستایەکی پەرستاری زۆر گرنگە کە چۆن دەرس بڵێتەوە زۆر جیاوازە لە ئەو بەشەکانی کە چون لە پەرستاریدا ئێمە تەلەبێ کاتی تەخەڕوجەکە لەگەڵ گیانی خەڵکە بەڕاستی ئیشەکە. لەبەرەوە ئەبێ گرنگێکی زۆر تایبەتی پێ بدرێەوە ئەو متۆدی دەرسدانەوە ئەو متۆدی وانەوتنەوە ئەبێ زۆر جیاوازتر بێ. ئێمە لە زانکۆی کۆمارەوە ئەنواعی متۆد بەکارەهێنین PBL بەکارەهێنم مثال تەلەبەکانە خەمە ناو ئەو شتە واقعیە کە لە ناو جامیعایی بینن دواتر لە ناو هەسپیتاڵەکانە ئەیبینن بۆ ئەوەی کە هەست بکەن کە دواتر ئیشیان چۆنە لە خەستخانەکانە ئەبێ چی بکەن و چه ئەرکێ لەسەر شیانیان ئەبێ لە داهاتووە. وانەوتنەوە بۆ وەکو مامۆستایەکی پەرستاری بەداخەوە هەمووی تەلەبەکانی پەرستاری من کاتی ڕۆمە ناو مەرحەلەیەکەکان لەسەر ئیجبارەوە هاتوونەتە پەرستاری و ئاڵین کە چون دکتۆریمان نەهێناوە لە مجبوریە هاتوونەتە پەرستاری. و زۆر سەیرامە کە لێرە ئاوا شتێکدا کەوتووە لە ناومێشکی تەلەبەکانە کە هەستەکەن پەرستاری شتێکی زۆر خوارە و ئەبێ لە مەجبوریە بێتە سەری و لە داهاتوە کەسێکە لەسەر ئیجبارەوە هاتبێتە ینی بەشی پەرستاری ئێمە چۆن نتوانین سیقە بە کەسێ بکەین کە لەسەر ئیجبارەوە هاتووە ئەوێ پەرستاری نەخۆشی ئێمە پێشتر ئەمە زۆر بەدی ئەکرا. ئێسش بە هەمان شێوە ئەم تێڕوانی نهەیە لە نێو کۆمەڵگەدا کات وەکو جێگرەوەیەکی پزیشکی کاتێک نمرەکەیان بەشی ناکات دێنە بەشی پەرستیاری و بەقەت ئەوشی کە زانیاری تەبێ ینی کۆلێژی پەرستیاری پێویستی بە نمرە چەنە تا وەربگیرێتە. وەڵا کۆلێجی پەرستاری لە زانکۆ حکومیەکان وابزانام پێویستی بە 95ەوە لە زانکۆ ینی پرایڤەتەکان پێویستی بە 80 ئەوانەیە کە نابێ ئەم دەرەجە ئەوەندرە بێتە خوارەوە بەڕاستی چون هەر کەسێ ناتوانێت ببێ پەرستار کەسێ ئێمە دکتوری ددان بەس لە ددانەزانێ و دکتوری دەرمان بەس لە دەرمانەزانێ توبەکان بەس لە دەرمان و ئەوانەزان بەس کەسێک کە ببێت بە پەرستار ئەبێ زانیاری ددانەکەی هەبێ زانیاری یعنی دەرمانەکانی هەبێ زانیاری خوراکی هەبێ سە بەیانیان بڕۆنە ناو خەستخانەکان لەوانەیە دکتور سەعاتێ بێ نەخۆشەکان ببینێ و ئەو پەرستارە ئەبێ بەشی ئەو 23 ساعتەکەی پێبێ زانیاری لە بواری خوراکناسیەوە دەرمانەکانەوە هەموو شتێکەوە وانە بێ کە چاوەڕوان بێتە کاتی عیلاجدانە بێت دوایەوە دیسان دانیشێتەوە دیسان بڕوا عیلاجەکەی باتەوە. پەرستاری بەس عیلاجدانە بەڕاستی کاتێ نەخۆشتێ بۆ خەستەخانە لەوانەیە خۆی نەزانێت کە هەندێک کێشەی هەبێ خۆی پێی نەزانی بێ وەوە ئەرکی سەرشانی پەرستارەکانە کە بێ پێی بزان و بە زووترین کات چارەسەرێکی بۆ بدۆزنەوە. زۆر باشە دەچمە لای خاتوگلێنە بەخێر بێ جا پێمان بڵێت تۆ ئێستا خوێندکاری بەشی پەرستیاری چۆن بووی کە ئەم پیشەیە تاڵبژارد. سەرەتا سپاس بۆ پرۆگرامەکەتان بەخێر. من کە سەرەتا ئەم بەشەم هەڵبژارد ئەوە بوو کە ماڵەوە زۆر حەزیان لێ بوو بەڵام دوای ئەوە کە داخلی پیشەکە بووم ینی داخلی بەشەکە بووم دەرسەکانم خوێن خۆشم وردە زانیم کە پیشەی پەرستاری پیشێکی چەند گرنگە یعنی ئەتوان بڵم پیشێکی زۆر پیرۆزە بەڵام بەداخەوە تا ڕادێک وەکو مامۆستا ئاماژەی پێیە لە کۆمەڵگایە بەو پیرۆزیە نەناسێنراوە کە زۆر کەس ئەو گرنگی پێنایە چونکە پەرستار ئەگەر بێت و تەنها 24 کاتژمێر بڕۆی لە خەستخانەکانە بەس 24 کاتژمێر بمێنیتەوە زۆربەی ئەرکی سەرشانی ناو نەخۆشەکان و ناو خەستخانە ئەکەوێتەوە سەر پەرستار واتە پەرستار بەدەر لەوەی کە ئەبێت عیلاج بکات بۆ نەخۆش ئەبێ وا لە نەخۆش بکات کە لایانی دەرونیەکی جێگیری باتێت چونکە هەمووان نەزانین هەر تاکێکە باری بەرگریەتە خوارەوە لایانی دەرونیشی تێکەچێت تا ڕادەیەک بۆیە پەرستار جگەلەوەی کە ئەبێ عیلاج بکات بۆ نەخۆش وەکووتم
ئەبێ باری دەرونی نەخۆشەکە بەڕادەیەک جێگیر بکە کە بتوانێت لەو خەسخانەی بمێنێتەوەواتە هەست بە دڵتەنگی نەکا لە خەسخانەیە. تا چنێک لەوانەکانتان لە پاڵ ئەو چارەسەری و ئەو بابەتانی تر کە فێر دەکرێن ئەم لایەنە دەرونیەش بایەخی پێدرێت لە ئێوە؟ زۆر گرنگی پێدراوە لە ئێمە. وەکو ئاماژەم پێ ئێمە سەرەتا پێش ئەوەی کە کارەکان بخوێنین ئەبێ یەکەم جار ئەو سکیلانە بخوێنین کە پەرستار بێ ئەنجامی با لە خەسخانە. هەر کارێک کە ئەنجامین لە خەسخانە لەوانەیە نەخۆش هەبێ نەیەوێ کارەکەی بۆ ئەنجام بێ تۆ بێ لە پێشە ئەو سکیلانە بخوێنی کە تۆ چۆن ئەبێ قەناعەت بە نەخۆشەکە بکەی بۆ کەسە بکەی کە ئەمە لە قازانجی تۆیە من ئەنجامیەم یاخود هاوەکوتم بارێکی دەرونی جێگیری بۆ دروستکەی پاشان کارەکەی بۆ ئەنجام بیت. زۆر باشە. دکتۆرە لە بواری پزیشکیە بۆ نمونە تۆ کاتێک پزیشکی اختصاسێک وەردەکرێ جیاوازە لە پەرستاری بۆ نمونە ئێمە دەبینین پەرستار دەبینین لە شوێنی پزیشکی ددان کار دەکات لە شوێنی جوانکاری کار دەکات هەمویان هەر یەک وانە دەخوێنن یاخود لە پەرستاری شادیسانەوە وانە جیا دەکرێتەوە. بەڵێ بەداخەوە هەرو جۆرەکە ئاماژە و پێکرد پەرستارەکان ئێمە پەرستارمان زۆر کەمە لە کوردستانە ڕاستە زۆر هەیە کە تەخەڕوجێکە لە بەشی پەرستاری بەس پەرستارمان زۆر کەمە. ئێستا پەرستارانی کە بەداخەوە چون تاعینات نییە بەڕاستی ئەم ئینە ئەوای لێ هاتووە منستە بە تەلەبەکان ئەڵێن با زانیاریتان هەبێ با ناڵشتان باش بێ کاتێ ئەڕۆن ئەمە بەس ئەوە نیە تو کانولایەدانەی بەس باو وانە بێ کە پێت بڵێن برین پێچێکە پەرستاری ئەگەر لە سەدا سی بەشە ئینەکان بێت کانولادانان و نازانم سۆندە و ئەوانە بێ هەفتای ئەبێ زانستی هەبێ ئەبێ ناڵەجی هەبێ بەس هەمووی ئەوانە کە ئێستا ئێمە پەرستاری معهەدمان هەیە پەرستاری ئینستیتیوتمان هەیە پەرستاری کۆلێجیشمان هەیە ئەوانەی کە لە معهەدە خوێنن ئەو بیانویانە گرتووە کە ئێوە چون ئەمە کۆلێج نییە ئەو زانیاریانە کە پێویستە پێیان نادرێ وەکانت کاتێت کە دێنەوە هەسپیتالەکان هەر هەمان ئیشی پەرستارەکە ئەکەنەوە و ئەگەر هەڵەیە بکرێت گەزانیاریەکەیان لە خوارەوە بێ ئەمە بەڕاستیە بێ وەڵام بدرێتەوە کە یا نابێ ئینستیتیوتکی پەرستاری هەبێ یا نابێ لە معهەد بخوێنن یا ئەگەر ئەخوێنن ئەبێ ئەو زانیاریەی کە پێویستە بۆ ئەو 24 ساعتەی کە لە تەنیشتی نەخۆشە خەریکن ئیشەکەن پێیان بێ ئێستا لە بەشی جوانکاری ئەمە هیچ یعنی بەڕاستی لە بەشی جوانکاری هیچ شتێ ناخوێنن تەلەبەکانی ئێمە لە کۆلێجە یا مثال بەشی ددان ڕاستە زانیاری ددان و سیحا و ئەو شتانە هەمووی ئەخوێنن بەس بۆ جوانکاری و شت نەوەڵا ئێمە شتی وامانە. باشە دکتۆرە تێڕوانینی خەڵکی لە هەرێمی کوردستان بۆ پشی پەرستیاری ئاماژەت پێکردەوە ینی ئەگەر بەراوردێکی بکەین لەگەڵ جەرەوەی وڵاتدا چۆن تێڕوانینەکە چۆن جیاوازی لە نێوانە دروست دەبێت؟ بەڕاستی من خۆم خەڵکی ئێرە نیم لە دەرەوەی وڵاتەوە هاتووم زۆر جیاوازە شتەکە یعنی هەر کەسێکە لە دەرەوەی کوردستانەوە بێ و بۆ ئێرە ئەڵێ ئەمە پەرستاری نییە چون پەرستاری بە شێوەیەکی ئاکادمی جێنەکەوتووە لێرە و هەر لەسەر ئەوەیە کە کۆمەڵگا یعنی ڕوانینێکی زۆر خواری هەیە بۆ پەرستاری هەستەکە بەس ئیشی ئەوەیە کە برینێ بە پێچێکان و لایەدانێ بەس یعنی هەم خەتای سیستەمەکەیە هەم خەتای فێرخوازەکان خۆیانەوە هەم خەتای ئەو پەرستارەیە کە کاتێ تەخەڕوجەکە یعنی مراجعە ناکاتەوە بۆ زانیاریەکان هەروەندە تەخەڕوج با خۆیان ئاپدەیت ناکەنەوە و هەستەکەن کە ئێمە ئیشمان بەس ئەوەیە کە ئەو ئیشە سەرەتا بنەمایانە بکەین و هیچ پێویست ناکات کە ناڵەجێکی لە بواری هەڵسا هەمان بێ ئجوکەیتێکی ئەم نەخۆشە بکەین لە ناو خەستەخانەکانە و لەسەر ئەوە کۆمەڵگا زۆر خوار سێری پەرستاریەکە یعنی لە بنەماوە هەموو شتێک بەڕاستی هەڵە دروست بووە ئەوە بڵێم کە هەوڵێکی ئەوەی کە هەمومان بەیەکەوە ئەمە چاک بکەین لە بنەما زۆر باشە من سەبارەت بە قسەکانی تۆ دێمە سەر ئەم کتێبێکەوە ئامادەتان کردەوە بەڵام با سەرەتا بچمە لای خاتوگلێنە لە ڕابردووە ئەومان زۆرە بینی کە پیشەی پەرستاری پیشەیەکی خانمانە بوو ینی کەمتر پیاوان ڕویان لەم پیشەیە دەکرد لێسا داهاوپۆلەکانی تۆ چۆنن بامان شێوە کچ و کوڕیشی تێدایە؟ بەڵێ کچ و کوڕیشی تێدایە ئێمە هەوڵمانیاوە ئەوە ئەو بیرروڕایە چۆن بڵێ عکسیکەینەوە لەبەرەوەی کە تەنها پیشەیەک نییە تایبەت بە خانمان کوڕانیش ئەتوانن زۆر سەرکەوتوو بن لەم بوارەیە یعنی بتوانن کە زیاتر بەرەو پێشن لە بواری پەرستاریە ئەو بیرروڕایی کە کۆمەلگا ئەڵێ تەنها بۆ خانمانە ئەمانەیە ئەو بیرروڕایە ڕەتکەینەوە لەبەرەوەی کە هەردوو ڕەگەزەکە ئەتوان سەرکەوتوو بن لەو بوارەیە چونکە هەموو کەسێک ئەبێ خۆی هەوڵ بە واتە ناتوانانی بڵێ تەنها ئەم پیشەیە تایبەتە بە خانمان و پیشەکانی کە تایبەتە بە پیاوان نا ئێمە ئەمانەوێت ئەوە ڕەتکەینەوە و ئەوەی بۆ کۆمەلگا بڕەخسێنین کە کوڕانیش ئەتوان زۆر سەرکەوتوو بن تەنها بۆ خانمان نییە زۆر باش ئێسش بە هەمان شێوە لە نێو نەخۆشخانەکان نایبینین کە کوڕانیش هاوشانی خانمان پەرستاری سەرکەوتون کتێبێکتان ئامادە کردووە یەکەم سەرچاوی پەرستاری بە زمانی کوردی چالەکیەکانی پەرستار
ئەمێ باسێکی ئەم کتێبمان بۆ بکەی دکتۆرەگیان. والله ماوەی 2 ساڵ لەمەوە پێش من خەریکی نووسینە کتێبێ بووم بە زمانی ئینگلیسی ئەمە ویست کتێبێکی زۆر ئەوە بڵێم پرفکت لە بواری پەرستاریدا بنویسم. بەس کە سەیرم کرد بینیم هیچ کتێبێکمانە بە زمانی کوردی تا ئێستا نووسرابێ بەداخەوە ئێمە هەمووی سەرچاوەکان لێرە بە زمانی ئینگلیزی ئەخوێندرێ و زۆر سەیرە ئەوە ئێستا لە هەمووی وڵاتەکان هەمووی سەرچاوەکان بە زمانی خۆیان ئەخوێندرێ. ستا لە ئێرانەوە ئێمە بە زمانی فارسی یعنی بە تەواوی فارسی ئەخوێندرێ و هیچ پێویست ناکات سەردانی ئەوانی کە بکەین. وتم با ئەم کتێبە کە من ئەم هەموو کاتم لە سەرداناوە و ئەمەوە کە زۆر پرفکت بێ با بە زمانی کوردی بێ. لەسەر ئەوە دەسم کرد کە ئەم کتێبە بگەڕێنمەوە بە کوردی کتێبەکەی خۆم. 6 دانە تەلەبە 3 دانە کوڕ 3 دانە کە چەرە جۆرەکەەوەی تو زانیم کە لێرە هەستەکەن هەمووی پەرستارەکان خاتوگلێنە خاتو ئاسیا ڕێبوار کاک پەیوەند علی کاک ڕێکان کامەران کاک بڕاستڵاح وتم با هەم کوڕ بن هەم کچ بن کە لە خۆیانە ببینن کە هەم کوڕی پەرستار هەم کچی پەرستار ئەتوانن ئیشانێکی زۆر زۆر گەورە بکەن چونکە باسی پەرستاری دێ هەموو کەسێ ئەوە کە دێتە مێشکی کانولایەکدانێت و تەواو بەس کە ئیشی ئاکادمی بکەین بەڕاستی خۆمان ئاپدێت بکەینەوە ئەو سیرکردنەی کۆمەلگایچە زۆر زۆر ئەگۆڕێ. ئەتر ئەم کتێبە پتان پێ بڵێم کە ماوەی 2 ساڵ زیاتر ئێمە کاتمان بەسەریەوە داناوە 6 تەلەبە یارمەتی منیاندا چون من کوردی ڕۆژ هەڵات لەگەڵ کوردی ئێرە تۆزە جیاوازە لەبەرەوە یارمەتی ئەمانێکم پێویست بوو بەڕاستی هەم ئینگلیزیەکەیان باش بوو هەم کوردیەکەیان بوو ماوەی 1 ساڵ بەس ئیشی ترانزلیتەکەمان کردو یعنی گەڕانمانێتەوە بە زمانی کوردی. لە دوای ئەوە هەمووی چالاکیەکانی پەرستار هەر خۆمان لە ناو تاقیقەکەی زانکۆکەمانە لە زانکۆی کۆمار هەموویمان ڕسم گرتووە. هەمووی یعنی ئستێپ بایستێپ ئەو کەسەیش کە یعنی هیچ ناڵەجێکی نەبێ لە پەرستاریە سەیریکە یعنی مەرحەلە بە مەرحەلە ڕسم گیریاوە و ئیشێکی بەڕاستی زۆر ئۆریژیناڵە بەڵێ بە تەلەبەکانم ئەکتیان کردووە هەمووی شتەکان خۆمان گرتومانە یعنی ئێستا زۆربەی کتێبەکان ئەڕۆن لە گوگڵەوە ڕسمە هێنن ئەو بەزنە ڕسمەکانێکی کوردیە ڕسمەکانێکی کوردیە بەڵێ ڕسمەکانێکی کوردیە. خاتوگلێنەوە چۆن هاوکاری دکتۆرە بوون؟ سەرەتا ئێمە کە دەستمان کرد بەم ئێشە مامۆستا ئەو فکرەی پێوتین کە بە تەمای شتێکی ئاوا بکە بۆ ئێمە قورس بوو بەڕاستی چونکە لەبەرەوەی هەتا ئێستا ئەو کارێک نەمانزانیوە کە ئێمە لە پاڵ پیشەی خۆمانە لە پاڵ خوێندنەکەی ئەتوانین کارێکی ئاوا گەورە ئەنجام بین. مامۆستا کە کاتێ پێیوتین من وەکو خودی خۆم ترسێکم هەبوو بەڵام حەزم لێ بوو یعنی ئەموت ئەتوانم مامۆستا زۆر پشتگیری کردین پێش ئەوەی کە بەشەکانمان بەسەرادا بەشکا بۆی داڕژینەوە بە زمانی کوردی سەرەتا پێش ئەوە زۆر بە چۆن بڵێ وزەی پۆزەتیڤانە ئێمەی هاانە بۆی کە بتوانین ئەمە ئیشێکی گەورەیە بۆ ئێوە تەنها بۆ نەهاتون بخوێن ئێوە بێ زانیاریتان زیاکەن ئەبێ هەوڵ بن پەرستارێک دەرچن لە داهاتووە جگەلەوەی کە ئیسفادە بە نەخۆش بگەێن بتوان ئیسفادە بە خوێندکارەکانی تری پەرستاری بگەێنن بۆیە من لێرە ئاراستی خۆم ینی دەستخۆشی خۆم ئاراستی مامۆستاکەم چونکە بەجددی زۆر هاوکارمان بوو ئێمە زۆر ترسمان هەبوو لەوەی کە ئەم هەنگاوە چۆن بتوانین ئەو مەسئولیاتە گەورەیە لە ئەستۆ بگرین بەڵام ئەوەنە وزەی پۆزەتیڤی پێین وای لێ کردین هەر شەش خوێندکارەکە زۆر بە چێژەوە داخلی ئیشەکە بین. باشە تۆ یەکێک بوو لەو هاوکارانی کە ئەم کتێبەتان نووسیە و ئەم کتێبەتان ئامادە کرد تا چەندێ نووسینەوەی ئەم کتێبە ئامادەکردنی ئەم کتێبە یارمەتی تۆیدا کە زیاتر لە بوارەکەدا شارەزابی بەراورد بە هەر خوێندکارێکی ئێمە ئەو کتێبە وای لێ کردین لە دوو بواری زۆر سەرەکیە وای لێ کردین کە ئیسفادە بکەین یەکەم لەوەی کە وامان لێها زۆر بە دیتیل زیاتر بچینە ناو بوارەکەەوەواتە ئەو کارانی کە باسمان کردو زیاتر بەورتر ئاشنای بین و دووەمی لە ڕووی زمانە ئینگلیزیەکەەوە زیاتر ئیسفادەمان کرد چونکە وەکو بڵێ داڕشتنەوەی زمانی ئینگلیزی بۆ زمانی کوردی ئیسفادەی زیاترەکەی ینی هەم بۆ زمانەکە هەم بۆ کارەکان زۆر ئیسفادەمان لێ کرد. بێگومان دکتۆرە تەنها پەرستیاران دەتوانن ئیسفادە یاخود سود لەم کتێبە ببینن یان خەڵکی ئاسایش بامان شێواتوانێت سود لەوە ببینێت کە ئەم کتێبە چی تێدا ئەم کتێبە وڵای زیاتر بۆ فێرخوازانی بەشی پەرستاری ئەبێ ئێستا ئەم من 6 تەلەبەم هەیە بە دڵنیاییەوە ئەڵێم ئەم 6 تەلەبە ئەتوانن لە دوای ئەم کتێبە ئیشی زۆر گەورەتر بکەن کە ئەمەوێ ئەوە بڵێم کە ئەرکی سەرشانی هەموو مامۆستایەکە کە لە پاڵی ئەو خوێندنەی کە هەمووی تەلەبەکان هەستەکەن ئەبێ نجاتیان بێ لەم خوێندنە چاویان بکەنەوە تەلەبەکان کە ئەتوانن خەڵک فێر بکەن و خۆیان بە شێوازێکی زۆر جیاواز فێر بن. ئێستا ئێمە متۆدی PBL بەکارەهێنن بۆ تەلەبەکان یعنی پرابلم بێ سۆلڤینگە ئەڵێم بڕون و ناو خەستەخانەکان بزانن چه کێشەیەکەیە بڕون بە دوایە بگەڕێن بخوێنن و بین پەرستارەکانمان فێری بکەن بڵێن لە جیهاندا خەریکە ئاوا ئەکرێ و ئەم کتێبێش هەر ئاوا شتێک بوو ئێستا ئەم پەرستارانە ئەم 6 پەرستاری ئێمە
ئاوا ئەم ئسکیلانە فێربوون کە دڵنیام قەت لە بیریان ناچێتەوە چون ئیشەکەیان کردووە بە دیتەیڵەوە ڕسمیان گرتووە یعنی ئەتوانم بڵێم ئەمە شێوازێکی خوێندنی زۆر جیاواز بوو بۆ ئەمان و مشکیان ینی ئاوا کراوەتەوە کە ئەتوانن ئیشانێکی زۆر گەورەتر بکەن ئیشەڵڵە. ئینشاءله طبعا ئینشاءله کتێبی باشتر و زیاتر و بەتواناتریشی تیاابێت کە هەم تێڕوانینی کۆمەلگەشت بەرامبەر بەم پیشەیە بگۆڕێ دکتۆری یسرا رازیانی مامۆستای بەشی پەرستیاری و هەروە خاتوو لێ نازات خوێندکاری بەشی پەرستیاری هەردووکتان زۆر بە خێراتن زۆر خۆشحاڵ بووین. سپاس بۆ تاوی زانەرەکانە دکتۆری سپاس بۆ خاتە بێنە.